لە دوای کۆبوونەوەی چەند هەفتەی ڕابردووی لەگەڵ دۆناڵد ترەمپی سەرۆکی ئەمریکا و پەیوەندی تەلەفۆنی لەگەڵیدا وا گومان دەبرێت شینزۆ ئابی سەرۆک وەزیرانی ژاپۆن بە پەیامێکی سەرۆکی ئەمریکاوە سەردانی تاران دەکات و لەو بارەیەوە لەگەڵ گەورە بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێراندا تاوتوی بکات. سەردانی شاندەکان بۆ ناوچەکە چەشاندی وڵاتان بوو بێدیانێران ئامانجیان هێورکردنەوەی دۆخە قەیران ناوی و شڵەژاوەکەی کەنداوی فارس بووە کە لە ڕاستیدا ئامانجی خۆیان پێکاو و دۆخەکە تا ڕادەیەکی متمانە پێکراود لە ئاڵۆزی و جەنگ دوور کەوتوەتەوە. هەرچەندە محەممەد جاواد زەریفی وەزیری دەرەوەی ئێران بڕوای وایە ئەگەر وڵاتەکەی بیەوێت لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا گفتوگۆ بکات پێویستی بە ناوبژی وڵاتان نییە، بەڵام ناوبرا وەکو دیپلۆماتێکی سەرکەوتوی بواری دیالۆگ کە بۆ خۆی و تیمەکەشی لە ئەمریکا و خۆرئاوەدا خوێندویانە دەیەوێت کاتی زیاتری دەستکەوێت و زیاتر پاشاکشە بە تیمەکەی دۆناڵد ترەمپ بکات. بە تایبەتی ئەوان پەلەیانە و دەیانەوێت دیالۆگ لەگەڵ تاران بکەنە ڕێکلامێکی چەوری کەمپینی هەڵبژاردننی سەرۆکایەتی. زەریف ئەو ڕاستیە باش دەزانێت، بۆیە دەیەوێت ئەو دەستکەوتە پێچەوانە بکاتەوە بۆ وڵاتەکەی لەبەر ئەوەی ئەوان زۆر پێویستیان بە سەرکەوتن لە کەیسی ئێراندا هەیە. دەیەوێت ناچاریان بکات بە قبوڵکردنی مەرجەکانی ئێران و تەنیا لە ڕواڵەتەوە گۆڕانکاری لە ڕێکەوتنەکاندا بکرێت. وەکو لە لێدوانەکەی هایکۆ ماسی وەزیری دەرەوەی ئەڵمانیا لە تاران دەرکەوت، ئەوروپایەکان لەگەڵ ئەوەی خوازێری ڕێکەوتنی ئەتۆمین، بەڵام ئەوەی بە پێ ڕێکەوتنەکە لە سەریانە بەبێ ویلایەتە یەکگرتووەکان بۆیان جێبەجێ ناکرێت، بە تایبەتی مامەڵەی بانکی لەگەڵ بانکی ناوەندی ئێراندا. هەر بۆیە ناوبرا و جێبەجێکردنەوەی ئەو بەشەی بەوە شرۆڤە کرد کە ئەوان موعجیزەیان بۆ ئەنجام نادرێت. ئەوە لە کاتێکدایە دەبوو ئێران بە پێی پرۆتۆکۆڵەکە دەستکەوتی ئابووری و دارایی تەواوی دەستکەوتایە و گەمارۆکانی لەسەر هەڵگیرایە. ئەو وتەی هایکۆ ماس بۆ وەڵامی ئەو هەڕەشەی ئێرانە کە ئەگەر ئەوروپا بەڵێنەکانی نەباتە سەر، ئێرانیش لە هەندێک پابەندی خۆی بە ڕێکەوتنەکەەوە پاشەکشە دەکات. هەروەکو لە مادەکانی ڕێکەوتنەکەدا هاتووە، لە ڕاستیشدا یوکۆ ئەمانووی بەڕێوەبەری گشتی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی ڕایگەاند ئێران بە کردەوە زۆر زیاتر لە جارانی یۆرانیۆم دەپیتێنێت، بەڵام ئاماژەی بە قەبارەی ئەو پیتاندنە نەکرد. ئەوەی جێگەی سەرنجاوەیە ویلایەتە یەکگرتووەکان بە پێچەوانەی بنەماکانی یاسای نێودەوڵەتی یەکلایەنە لەو پرۆتۆکۆڵە نێودەوڵەتیە لەگەڵ ئێران چووەتە دەرەوە، بەڵام وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەو وڵاتە مۆرگان ئۆرتاگۆز دەڵێت پابەند نەبوونی تاران بەو ڕێکەوتنەوە هەڵەیەکی گەورەیە.